خۆشەویستانم من هونەرمەند هیوا سوعادم سەرۆکچێلەقی هەولێری سندیکای هونەرمەندانم هەروەها بەڕێبەرم لە وەزارەتی ڕۆشنبیری هەروەک چۆن ئێمەی هونەرمەندان پێشەنگ بووینە لە زۆر بواردا لە زۆر بواری ژیاندا ئاواش حەز دەکەین ئێمەی هونەرمەندان دیسان هەروە پێشەنگ بین لە جێبەجێکردنی ڕێنماییەکان و لە جێبەجێکردنی ئەو ڕێکارانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەگشتی دەردەچن و لە وەزارەتەکانی تەندروستی و ناوخۆ بە تایبەتیدا دەردەچن و جێبەجێ دەکرێن ئێمەش دەبێت جێبەجێ بکەین هەم بۆ ئەوەی ئێمە خۆشەویستان و ئازانی خۆمان لە دەست نەدەین لە بەرچاومان یەکەیە کە لێمان ون نەبن هەروەها بۆ ئەوەی سەلامەتی خۆشمان پارێزین هەر هیچنا لە بەرخاتری منداڵەکانمان لە بەرخاتری خزمەکانمان لە بەرخاتری دۆستەکانمان لە بەرخاتری ئەو نیشتیمانەمان کە کوردستانە لە بەرخاتری ئاڵاکەمان ئێمە دەبێ پابند بین بە ڕێنماییەکان و ئەو ڕێکارانەی کە حکوومەت دایناوە. سڵاوتان لێبێت هاونیشتمانیانی خۆشەویست من سنوور ئەحمەد محەممەد ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیم لە کەلار وەکو هەڵمەتی خۆپارێزی لە کۆرۆنا پێویستەکە هەمومان هاوکار بین منیش هاوکارم بۆی لە ماڵ ناڕۆمە دەرەوە سەردانی کەس ناکەم و ڕاشم گەیاندەوە کە سەردانمان نەکات ئەمە نەترسان نەعیبەیە لە پێناو پاراستنی خۆمانە لە پێناو خۆشەویستیمانە بۆ کەسانی نەخۆش و بەتەمەن کە هەمانە لە خێزانەکانمان و ئەو کاتیش کە لە ماڵەوە بەکاری ئێنم لە خوێندنەوەی زیاتر سێرکردنی فلم وەرزشکردن و زیاتر لەگەڵ خێزانەکەم هەبوو هیوادارم هەمومان بە شێوەیەکی باش بەکاری بێنین دایکان و باوکان بەکاری بێنن لەوەی زیاتر گرنگی بەلایانی دەرونی و پەروەردەی مناڵەکانیان بدەن گەنجانمان لە زیادکردنی زانیاریان بەکاری بێن و لەگەڵ خێزانەکانیان بە هیوای تەندروستیکی باش بۆ هەمومان. مامۆستا بەرکەریم یەکێکم لە پەیڕەوکەرانی ئاینی یارستان داوا لەسەر دانیشتوانی کوردستانەکەم بەگشتی پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بن بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی ڤایرۆسی کوشندەیە بۆیە ئەبێ زیاتر لە ماڵەکانی خۆمان ئەبمێنینەوە ئیلتیزامات بکەین بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستیەوە.